سڵاتان لێبێ بەڕێزان لە فێرکاری ئەمڕۆ باز لە چۆنەتی گۆڕنی لایت مۆدی فەیسبوک بۆ دارک مۆد دەکەین ئەوەی کە باگراوندەکە ڕەش دەبێت و کەمتر چاو ئەزێت دەخوات و شەحنی موبایلش کەمتر سەرف دەکات بۆ ئەگە حەسەن لەو فێرکاری لەگەڵم تا کوتای ڤیدیۆکە سەرەتا دەڕۆی ناو فەیسبوکەمان دەست دەنێنە سەر ئەو سێ هێڵەی لای دەسەڕاستی سەرەوە ئەگەر زمانی فەیسبوکەمان ئینگلیزی بخۆگە عەرەبی لای دەستە چەپە دەستی سەدا دەنین دێنە خوارەوە نووسراوە ستینگز ئەند پریڤەسی لە کۆتایی دانا يعني الإعدادات والخصوصية العربية كي دسي استدادنين ليرة نساوى ستينجز الإعدادات هالي دبجيرين دينا خوارا ولا كوتا دانن أو هي ماي كمان جكرا ودارك موت هالي دبجيرين ليرة أوفا أوني دكين هر وقت ديبين باقراوند دكا همي رشبو أو كمتر تساو أزياد داتن شحني موبايلش كمتر خرج دكاتن يعني يشكردني وي خوشتر لوي كا سپیەکە بیتن هیوادارم ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو بیتن لاکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵا بکەن زۆر سپاس کە وینەر بوون خواتان لەگەڵ